دەرگای هاوکاری بەڕووی زیان لێکەوتوانی لافاوەکەی دهۆک و زاخۆ کرایەوە کەسایەتیەک 100 کەوی لە ڕاوچیەکان کڕی و ئازادی ناو سروشتی کردەوە. شەوی ڕابردوو گوندەکانی بناری قەندیل شەوێکی تاریکیان بەڕێ کرد. ئەم کاتتان باش و چەند هەواڵێکتان پێشکەشەکەم. لا دوێنێوە دهۆک و زاخۆ بەهۆی لافاوە شەو و ڕۆژێکی ناخۆشیان بەڕێ کردووە. گیان لە دەستدانی هاوڵاتیان و زیان گەیاندن بە خان و ئوتمبیل و ڕێگاکان وای لەلایەنە پەیوەنددارە جیاوازەکان کرد. دەرگای هاوکاری و کۆمەک بۆ ئەو دوو شارە بکەنەوە. پارێزگارەکانی هەولێر و سلەیمانی ئامادەیان دەربڕی بۆ بەهاناوەچوونی دهۆک و زاخۆ وتیان بە هەموو شێوەیەک بە هەموو پێداویستیەک بۆ هاوکاریکردنی هاوڵاتیانی دهۆک و زاخۆ ئامادەن. دەستەی وەبەرهێنانی هەرێم کەمپینێکی بۆکەوەکردنەوەی هاوکاریەکان بۆ هاوڵاتیانی ئەم دوو شارە ڕاگەیاند و بانگەوازێکی ئاڕاستەی یەکێتی وەبەرهێنەران و ژوورەکانی بازرگانی هەرێمی کوردستان و سەرمایەداران و وەبەرهێنەر و بازرگانەکانی ناوخۆ و دەرەوە کرد. لەم هەڵمەتە مرۆڤ دۆستانەیە بەشداری بکەن. هەروەک چۆن دەڵێ لە ڕابردوودا لە ڕوودا و کارەساتە سروشتەکاندا ڕۆڵی دیار و بەرچاوتان هەبووە لە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان لە لایەکی دیکەش بە پێی نووسراوێکی فەرمی داوا لە سەرۆکوەزیرانی عێراقی کراوە بودجەیەکی تایبەت بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی لافاوەکەی ئەم دوو شارە دابین بکات. دکتۆر جەمال کۆچەر پەرلەمانتاری عێراق لە نووسراوێکدا داوای لە سەرۆکوەزیرانی عێراق کردووە هەموو ئەو ماڵ و خێزانە زیان لێکەوتوانەی لافاوەکە لە چینی هەژارن و خاوەن داهاتێکی سنووردارن بۆیە پێویستە هاوکاری بکرێن. بناری قەندیل بەهۆی بردومانەکەی دوێنێ کە لەلایەن فڕۆکەکەی جەنجیەوە ڕوبەڕووی بووەوە شەوێکی تاریکی بەڕێ کرد و ڕێگاکەشی داخرا. بردومانەکە سەرەوەی لۆفەکانی کورتەشی لە سنووری ناحیەی سەنگەسەر کردبوو ئامانجکا بەهۆیەوە بەشێکی ئەو ڕێگایە تێکداوە و بەهۆی کەوتنی ژمارەیەک تاوەری کارەبا و کارەباشەوە پچڕا بوو. ئەمیر حوسێن لە فەرمانگەی کارەبای سەنگەسەر سەر بە قەزای پشتدەر بە 1964 وت بەم بەیانیە تیمەکانیان بۆ چاکردنەوەی کارەبا چوونەتە بناری قەندیل. گوتیشی بردومانەکە زیانی زۆری بە تاوەرەکانی کارەبا و تەل و فنجانەکان گەیاندووە و خەریکی چاکردنەوەین. کەمێک پێشێستاش سەربەس محەممەد کارمەندی کارەبای سەنگەسەر بە 1964 ڕاگەیاند کارەبای گوندەکانی بناری قەندیلیان چاک کردەوە و ئێستا گەڕامنەتەوە فەرمانگەکەیان. شارەوانی بناری قەندیلیش کە نزیکە لە پەکەکە تاک و درنگانی شەوی ڕابردوو خەریکی چاکردنەوەی ڕێگاکە بوون کە بەهۆی بردومانەوە چاڵێکی گەورەی لە ناوەڕاستی ڕێگای سەر کورتەک دروست کرد بوو. لە قەزای ماوەت هاوڵاتیەک 100 کەوی لە ڕاوچیەکان کڕیەوە و لە ناو سروشتی ئەو قەزایشدا ئازادی کردن. قامی ماوەت بۆ ئەم چاڵاکیە بەڕێوەبەری فەرمانگە و مامۆستای مزگەوت و چەند کەسایەتیەکی دیاری قەزاکەی کۆ کردەوە و ئامادەی ئازادکردنەوەی کەوەکان بوون بۆ ناو سروشتی ماوەت. کامەران حەسەن قامی قەزای ماوەت بە 1964 وت ئەوە جاری دووەمە ئەم کەسایەتیە کە ناوی شەریفی حاجی ڕەسوڵە ئەو کەوانە لە ڕاوچیەکان ئەکرێتەوە و ئازادی ناو سروشتیان ئەکاتەوە. وتیشی ساڵی پاریش 400 کەوی بەو شێوێ ئازادکردنەوە. قام ئاماژەی بەوەش کرد تا ڕادەیەک سنوورەکان کۆنتترۆل کراوە بۆ ڕاوکردنی ئاژەڵ و باڵندە چێویەکان. بەڵام ئازادکردنی ئەم کەوانەشی بە پەیامێکی گرنگ زانی بۆ ڕاوچیەکان کە دەست لە ڕاوکردن هەڵبگرن. بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەکێشم کە تایبەتە بەبەلەمە گەشتیاریەکان لە دەریاچەی دوکان. دیارە بەپێی فەرمانێک بەپێی بڕیاردراوەکە گەشتیاران بە هەموو بەلەمێک هاتوچۆنەکەن بە تایبەتیش ئەو بەلەمانەی کە مۆڵەتیان نیان. دیارە لە سنووری دەریاچەی دوکان 80 بەلەم هەیە. هەموو بەلەمەکان خاوەنی مۆڵەتی یاسایی نین. قامیات ڕێنمایی پێداون کە پێویستە هەریەک لەو بەلەمانە مۆڵەتی خۆی هەبێت. دیارە پێشتر خاوەن بەلەمەکان داوایان کردبوو کە ڕسمی مۆڵەت وەرگرتن تۆزێک کەم بکەنەوە. پێشتر 750,000 دینار بوو. دیارە ئەویان بۆ کەمکردینەوە بۆ 250,000. لەگەڵ ئەوەشدا گەشت و گوزاری دوکان هەروەها قامەتی دوکان چەند مەرج و ڕێنماییەکیان بۆ ئەو بەلەمە گەشتیاریانە داناوە. تۆش ئەگەر گەشتت کرد بۆ دوکان ئاگادار بە ئەگەر شواری ئەو بەلەمانە بووی گەشتت پێکرد بزانە پابەندی تەواوی ئەو ڕێنماییانن کە بۆیان دانراوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن تا کاتێکی تر خواتان لەگەڵ.